بەهۆی بڕینی قوتی فەرمانبەران و دواخستن و بڕینی موچە بەبێ هیچ پاساوێکی یاسایی. ژمارەیەک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە نێویشاندا سەرجەم ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ یاداشتی پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری داراییان گەڵاڵە کرد. پاش تەواوبوونی ڕێژەی یاسایی بۆ پرساندنەکە و دوای ئەوەی پرۆسەکە ڕێڕەوی یاسایی خۆی گرت، سەرۆکی حکوومەتی هەرێم داوا دەکات وەک میوان سەردانی پەرلەمانی کوردستان بکات و چەند پرسێک ڕوون بکاتەوە. پرساندن دەکرێت سەر بکێشێ بۆ وەرگرتنەوەی متمانە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پرساندنی سەرۆکی حکوومەت جیاوازە لەوەی خۆی بە میوانداری و لە بەردەم پەرلەمان ئامادە بێت. بۆیە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت لە بەردەم پەرلەمان پرۆسەی پرساندنەکە پەک ناخات. هەردوو بابەتەکە چ بەڕێزان سەرۆکی حکوومەت و هەر ئەندامێک لە ئەنجومەنی وەزیران داوا بکا بێت لە پەرلەمان لە کۆبنەوەیەکە ئامادە بێت بۆ گفتوگۆکردن با گفتوگۆکردنی بابەتێکی گشتی یاخۆت پرۆسەی پرساندن لەلایەن پەرلەمانەوە بۆ هەر بە ڕێزێک لە ئەنجومەنی وەزیران هەردووکیان لە چوارچەوەی کاری چاودێری پەرلەماندان واتە هەردووکیان باشن، بەڵام بەڕاستی هیچیان بەدیلی هیچیان نین. ئەو قۆناغی پرساندنە لە سەر و قۆناغی ئامادەبوونە بۆ گفتوگۆ و لە گفتوگۆیە تەنها بابەتەکە بۆ ڕوونکردنەوەی ئەندامانی پەرلەمان و ڕایگشتی و ئەوانەیە و سەر ناکێشێ بۆ قۆناغی دواتر. ئەوەی پەرلەمانتاران واژۆیان کردووە، ئێمە واژۆمان کردووە یاداشتی 23 ئەندام پەرلەمان پرساندن قۆناغێکی بەهێزتری پرۆسەی چاودێریە و ئەکرێت سەر بکێشێ بۆ لێسەندنەوەی متمانە لە حکوومەت یا هەر ئەندامێک لە ئەنجومەنی وەزیران. یەکێکیان بە مادەی 66 ئەوەی ئێمە پرساندن، مادەی 68 تا 73. لای خۆیەوە یاساناسێک ڕوانگەی یاسایی پرساندنی سەرۆکی حکوومەت لە پەرلەمان و ڕاددەی یەکانگیری لەگەڵ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ڕوون دەکاتەوە و دەڵێت هیچ کام لە پرساندن و میوانداریکردن نابن بە بەدیل بۆ یەکتری. سەرۆکاتی حکوومەت مافی خۆیەتی بە پێی پەیڕەوی ناوخۆ مادەی 66 بڕگەی دووەم کە داوای دانیشتنی تایبەت بکات بۆ گفتوگۆکردنی پرسێکی دیاریکراویان ڕوونکردنەوەی کە حکوومەتەتی وایزانێ. ئەندامانیش بە پێی ڕێکاری خۆی بەپێی هەمان مادەبووان هەیە پرسیار بکەن و گفتوگۆی خۆیان بکەن و شرۆڤەیە و پرسە بکەن کە بەلایەنەوە ڕوون نییە. جیاوازەکەی لەگەڵ پرساندن قۆناغێکی دوایەوە و قورسترە، واتە پرسیاری زارەکیە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت یا جێگریان وەزیری تایبەتمەند. ئەو لە مادەی 66 پەیڕەوە تەناولی پرسەکە قورسترەوە قۆناغێکی ڕەنگە سەر بکێشێ بۆ لێسەندنەوەی متمانەوە هەڵوشانەوەی کابینەکە و پێ دەڵێن حکوومەتی کاربەڕێکەر. ئەمە ڕێکارەکانێتی و هیچیان نابنە بەدیلی ئەوی دیکە. حکوومەت بۆ هەر پرسێک بۆ هەیە داوای دانیشتی بە پەلە و شێوازی گفتوگۆ بکە، بەس ئەندام جیاوازە، چونکە پەرلەمان وەکو دەسەڵاتێکی بەرامبەر وایە بۆ دەسەڵاتی حکوومەت. یعنی ئەگەر ئۆپۆزیسیۆن بێ دوو جارە مافەیەتی کە لە حکوومەت بپرچێتەوە و پرسەکانی خۆی بۆ ئەم بوارە تەناول بکە. ئێستا یاداشتی پرساندنی سەرۆکی حکوومەت ئیمزای پێویستی پەرلەمانتارانی بۆ کۆکراوەتەوە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش بێت لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا سەرۆکی پەرلەمان بیخاتە بەرنامەی کارەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەمانەکەین. یاداشتی پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی لە ئێستادا بۆتە دۆسەیەکی ڕایگشتی و لە سۆشیال میدیا و لە نێو هاوڵاتیاندا پشتیوانی بەربڵاوی لێ دەکرێت. بەو پێی پرساندنەکە لەسەر بابەتێکی پەیوەست بە ژیان و گوزەرانی موچەخۆر و هاوڵاتیانەوەیە و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش ڕۆڵی سەرەکیان تێدا بینیوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.